لە دەبەری برادۆز گەنجێکی شوانکارە کە ماوەی 2 مانگە ژنی مارە کردووە بەرمین کەوت و گیانی لەدەستدا. لە هەولێر کۆچی پێچەوانە دەستی پێ کردووە لە شارەوە بۆ گوندەکان بە تایبەتیش لە دەشتی هەولێر خەڵک خواستی لەسەر دروستکردنی خانووی قوڕ هەیە. سڵاوتان لێبێت. گەنجێکی خێر لە خۆنەدی و لە ناوچەی برادۆست کە 2 مانگە شنی مارە کردووە ئەمڕۆ مین پێدا تەقیەوە و گیانی لەدەستدام. ڕووداوەکانی تەقینەوەی مین لە ژێر هاوڵاتیانی کوردستان لە ناوچە سنووریەکان بەردەوامە سەرەڕای هەوڵەکانی دەستگای مین بۆ پاکردنەوەی ناوچە جیاوازەکان، بەڵام ئەوەندەی لێچێنراوەوە بە ئاسانی پاک نابنەوە. ئەمڕۆ شەمە لە کوێستانەکانی سەرروکە لە سنووری سیدەکان واتە قەزای سیدەکان لە ناوچەی برادۆست گەنجێک لە کاتی شوانی کە شوانکارە بووە مین پێیدا تەقیبەتەوە و گیانی لەدەستداوە. خاڵۆزایەکی ئەو گەنجە بە 1964 بێت کوڕەکەیان ناوی عوسمان سدیق برادۆستیە و پیشەی شوان بووە، بەڵام لە ناوچەی قەدەغەکراوی مینی دەڤەری برادۆست بەرمین کەوتووە و گیانی لەدەستداوە. بەوتەی خاڵۆزاکەی عوسمان ماوەی 2 مانگ لەمەوبەر ژنی مارە بڕی بوو، بڕیار بوو بەم زوانە ژیانێکی نوێ دەست پێ بکات، بەڵام ئەمڕۆ کۆتایی بە ژیان و خەونی دەستگیرانەکەشی هات. شەڕی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێران کەم تا زۆر زیانی بە خەڵکی هەرێمی کوردستانی شکایاندووە، ئەوە تا بڕیارێک کە خەریک بوو جێبەجێ بکرێت وەستاوە کە سوودی بۆ هاوڵاتیانی کوردستان هەیە، ئەوانەی بە ئۆتۆمبیلی خۆیان دەستنە ئێران. شاخەوان بەکر بەڕێوەبەری گومرجی دەواازەی باشماغ بە 1964 وت ڕێکەوتنێکە بووە لە نێوان هەردوولا بۆ ئەوەی ئەو بڕا پارەکەم بکرێتەوە لەسەر هاوڵاتیانی ئێران و هەرێمی کوردستان لە کاتی هێنانی ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان بۆ ناو هەردوو وڵات، بەڵام بەهۆی شەڕەوە کارکردن لەسەر ئەو بابەتە وەستاوە و تیشی باسی بڕە پارەکە نەکراوە کە چەند دیاری ئەکرێت، بەڵام ناشتواندرێت سفر بکرێتەوە و هیچ بڕا پارەیەک لە هاوڵاتیان وەرنەگیرێت، تەنیا ئەوەیە بڕەکە کەم بکرێتەوە. بەڕێوەبەری گومرجی دەواازەی باشماغ دەشڵێت ویستومانە سەرقاڵی ئەوە بووین کار لەسەر بابەتەکە بکەین، بەڵام بەهۆی شەڕەوە بابەتەکە وەستاوە هیچ گۆڕانێکی بەسەردانە هاتووە. ئێستا هەر هاوڵاتیەک بیەوێت ئۆتۆمبیلی تایبەتی خۆی ببات ئەوە وەک ڕابردوو بۆ هەر مانجێک $250 لێوەرەگیرێت. خۆتان ئامادە بکەن خۆڵبارین بەڕێوێ و پلەکانی گەرماش زیاتر بەرز ئەبنەوە، هەرچەندە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و عێراق گەرماکەی دەیسووتان، بەڵام دەستەی کەشناسی عێراق ئەڵێت ئەوە لێلەیە و هێشتان لۆلۆماوە. دەستەکە پێشبینی ئەکات لە چەند ڕۆژی داهات و پلەکانی گەرما بە شێوێکی بەرچاو بەرز ببنەوە و شەپۆلێکی خۆڵبارینیش ڕوو لە سەرتاسەری عێراق بکات. هەروەها باسیەوە ئەکات سبەی یەکشەممە پلەکانی گەرما بەرزە بنەوە لە باشووری عێراق پلەکانی گەرما دەگەنە 50 پلەی سیلیزی بە گوێرەی پێشبینیەکانی کەشناسی عێراق و شەپۆڵە گەرمایە لە ڕۆژانی یەکشەممە و دووشەممە بەردەوام ئەبن. ڕۆژی سێشەم خۆڵبارین ئەبێت، مەودای بینین کەم ئەبێتەوە پلەکانی گەرماش نزم دەبنەوە. پێشبینی وایە ئەمساڵ گۆڕان کاریەکانی کەش و هەوا وشکە ساڵی کاریگەری ڕاستە و خۆی لە سەر عێراق بێت و بەهۆی کەمبارانی شەپۆڵەکانی خۆڵبارین بەردەوام دەبێت وەکو ساڵانی ڕابردوونیە زیاتر ئەکات. هەرچەندە خەڵکی کوردستان بە دوای دیزاین و ستایلی نوێی خانوون و ئەوانەی وەزعیشیان باشە لەگەڵ مۆدێل ئەڕۆن، بەڵام لە گوند و دەهاتەکان وەزعەکە بە زۆرێکە. خەڵکی گەڕاونەتەوە بۆ خانووی قوڕ و دەڵێن بۆ هاوینان خانووی قوڕ فێنکە. سامان عومەر کە وەستایەکی بە ئەزمموی ئەم بوارەیە لە گوندی کەردزی نزیک قوشتەپەوەتە دەشتی هەولێر سەرقاڵی زیندووکردنەوەی ئەم هونەرەیەوە باس لەوە ئەکات خواست لەسەر خانووی قوڕ ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیاد بووندایە. وەستا سامان بە 1964 وت خەڵکێکی زۆر ئەیانەوێت بگەڕێنەوە بۆ خانووی قوڕ، هەندێکیان بۆ حەوانەوە و هەندێکی دیکەشیان بۆ ژیانی هەمیشەیی. بە قسەی وەستا سامان ئێستا زمانی قەدیم نییە و خانووی قوڕیش پارێکی باشی ئەوێت بە زۆرێک دروستکردنی هۆدە و هەیوانێکی نمونەیی نزیکەی 6 ملیۆن دیناری تێئەچێت. لە ڕابردوو زۆرینەی ڕەهای خانمەکان لە هەرێمی کوردستان خانووی قوڕ و هونەری گڵکاری بوون، بۆیە دروستکردنی خانووی قوڕ لەو سەردەمی کۆنکرێت و کاشیەدا جگە لە گەڕانەوە بۆ ڕابردوو پاراستنی شێوەی ژیان و ژینگەیە و گەرمایی بەتینی ئەو سەردەمەش پێ ئەچێت خەڵکی ناچار کرد بێت بگەڕێنەوە بۆ خانووی قوڕ. بەم بەیانە چەند پێشمەرگەیەک بە مەبەستی نوێشکردن ئەچنە مزگەوتی گوندی ئیلینزاغی سەرو، لەوێ چی ببینن؟
ئێستا سەرنجستان بۆ هەواڵەڕە ئەچێشم مەلۆتکەیەک ئەبینن کە لە لایەکی مزگەوتەکە دانراوە ئەوە وێنەی مەلۆتکەکەیە دیارە گوندی ئیلینجاغی سەر و چەند ناوێک بابڵێن ناوی چەند گوندێک بەم ناوە هەیە بابڵێن لە دەشتی هەولێر هەر گوندی ئیلینجاغ هەیە لە دەشتی کۆیە ئیلینجاغ هەیە ئەویان کەوتۆتە ناحیەی شوان ئەو پێشمەرگانە لە کاتی بینینی مەلۆتکەکە ڕاستەوخۆ لایەنی پەیوەنددار ئاگادار ئەکەنەوە تەندروستی کەرکک بە 1964 وت کە ئەو سنوورە لە ڕووی ئەمنیەوە پەیوەندی بە ئێمەوە نییە پەیوەندی بە قەزای تەقتەقەوە هەیە ئەوە بوو تیمی تەندروستی و پۆلیس ئەچەند مەلۆتکەکە ئەبەنە نەخۆشخانەی تەقتەق ئەڵێن ئێستا دۆخی تەندروستی جێگیرە پۆلیسیش لێکۆڵینەوەی دەست پێ کردووە بزانی هۆکاری فڕێدانی ئەو منداڵە یاخود ینی بۆچی ئەو منداڵە لەوێ فڕێدراوە ئیتر لێکۆڵینەوە لەسەر ئەکەن و تاکو ئێستا نەگەیشتونەتە ئەنجامێک کە بزانن هۆکاری فڕێدانی ئەو منداڵە چیە بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان